سڵاو بەخێربێنەوە بۆ KBO ڕێکاپس لە ڤیددیۆم جارشدا فیلمە ناوازەکەی شەتر ئایلەندتان پێشکەش دەکەین بینەری بن و چێژی لێوەربگرن با دەست پێ بکەین. فیلمەکە لە شاری بۆستن لە ساڵی 1954 دەست پێ دەکات. پیاوێک بە ناوی تێدی کە ماشاڵ بووە و هاوکارە نوێیەکەی بە کەشتی بەناو دەریادا دەڕۆن. تێدی ئاشکای دەکات کە هاوسەرەکەی بەهۆی ئەگرکەوتنەوە لە شوقەیەکدا گیانی لێدەستاوە. دەستە نەخۆشخانەی دەرونی بۆ لای تاوانباران دادەڤەزن و لەلایەن جێگری سەرپەرشتیاری ئەو شوێنی کە پێی دەڵێن دوورگەی شاتەر کە شوازیان لێکرا. سەرپەرشتیارەکانی تری پۆلیس چاویان لێیان بوو. سەرپەرشتیاری پۆلیس بە ئۆتۆمبیل دەیانباتە ناو دامەزراوەی دەرونی. لەگەڵ گیشتنیان سەرپەرشتیارەکە پێی وتە کە سێ بەشی هەیە و بەشی سێم لە هەمویان مەترسیدارترە و قەدەغەیە بچنە ناوی. لەلایەن سەرپەرشتیاری پۆلیسەوە داوایان لێ دەکرێت چەکەکانیان ڕادەست بکەن کە بە دوودڵی ڕازی دەبێت. لە کۆتاییدا لە کاتژمێر 8 چوونە ژوورەوە بۆ بینینی دکتۆر کاوڵی. چەندین نەخۆشیان ناسی لە نەویاندا ژنێک کە قژی هەمووی وەری بوو. چوونە ناو ژوورێ بوو چاویان بە دکتۆر کاوڵی کەوت. پزیشکەکە پێداگری لەسەر ئەوە دەکرد کە دەیەوێت ئەم کەسانە چارەسەر بکات یان لانیکەم هاسوودەیان پێ بدات. تێدی پرسیاری لە پزیشکەکە کرد دەربارەی یەکێک لە هەڵهاتووەکان کە ناوی ڕێچڵ سۆلاندۆ بوو. پزیشکەکە وتی ڕێچڵ سێ منداڵەکەی خنکاندووە و قستوێتیە سەر مێزی نانخواردنەکەیان و ڕاستەوخۆ دوای ئەوە ژەمی ئێوارەی خواردووە. ئەو شێتانەترین تاوانبارە. تێدی فلاشباگێکی کورتی لە مێشکیدا بینی و ئەوەش سەری لێ شێوان. پزیشکەکە ئاماژەی بۆش کردووە ڕەچڵ پێی وایە ئەو دامەزراوەیە ماڵی ئەو بووە. نازانن چۆن لە خانەکەی دەرچووە. مارشاڵەکان ژوورەکەیان پشکنی بۆ ئەوی ئاماژەیەک بۆ شوێنی ئەو بدۆستەوە. تێدی لەژێر زەویەکدا تێبینیەکی دۆزیەوە کە نووسرا بوو یاسای 467 مانای چییە. مارشاڵەکان پێداگریان لەسەر ئەوە دەکرد کە پێویستە هەموو پرۆفایل پاسەوان و زیندانیەکان ببینێت. بەڵام پزیشکەکە دوودڵ بوو لە یارمەتی دانیان. پاشان مارشاڵەکان پەیوەندیان بە سەرپەرشتیاری پۆلیسەوە کرد و لێکۆڵینەوەیان کرد لەسەر ئەوە کە چۆن ئەو ژنە هەڵهاتووە. سەرپەرشتیاری پۆلیس پێداگری لەسەر ئەوە دەکرد کە ناتوانێت مەلە بکات و نەبچێتە ناو هیچ کام لە شکەوتە ژەهراویەکانەوە. دەگەڕێنەوە بۆ دامەزراوەکە بۆ چاوپێکەوتن لەگەڵ ستافەکە. یەکێک لە ستافەکە بە ناوی گڵەن کە چاودێر بوو کاتێک ڕەچڵ هەڵهات ئاشکرای کرد کە بۆ ماوەی یەک قوڵک چۆتە حەمام. یەکێک لە پەرستارەکان بە تێدی وتووە کە لە دانیشتنێکی چارەسەری گروپیدایە و دکتۆر شیهان سەرکردایەتی ئەم دانیشتنەی کردووە. تێدی پێداگری کرد کە پێویستە قسە لەگەڵ ئەم پزیشکە بکات. بەڵام دکتۆر کاوڵی وتی کە پزیشکەکە بۆ ئەوی پشوویەکی هەبێت ڕۆشتووە هەوڵیاندا تەلەفۆن بۆ پزیشکەکە بکەن. بەڵام لەبەر زریانەکان نەیتوانی ئەو کارە بکەن. بەبێ باوەڕی دامەزراوەکەیان بەجێهێشت و چوونە ماڵی دکتۆر کاوڵی. ماڵی پزیشکەکە تاڕاتەیە گران و فەنتازی بوو و لە کاتێکدا بەناو ماڵەکەدا دەسوڕانەوە پزیشکێکی دیکە بەناوی دکتۆر نەهرینگیشت لە ماڵەکەدا بوو هاوکاری دکتۆر کۆلارە. دکتۆر نەهرینگ پێداگری لەسەر ئەوە دەکرد کە پیاوانی وەک ئەوان مارشاڵەکان شارەزایی پیاوی توند و تیژن. تێدی یادەوەریەکی ئاشکرا کرد کە تێیدا لە سوپاتا بووە و دژمنانی دەوڵەتی کوشتووە. تێدی پێداگری لەسەر ئەوە دەکرد کە پێویستیان بە هەموو فایلە کەسیەکانە. دکتۆر نەهرینگ لە ناکاو ڕەتی کردەوە. تێدی تووڕە بوو پێیوتن کە سبەی بەیانی بە کەشتیەکە دەگەڕێتەوە. ڕۆشتن و لە بارەکەی دامەزراوەکە خەوتن. کاتێک چوونە سەر جێگاکەیان تێدی یادەوەریەکی هاوسەرەکەی بینی و هاوسەرەکەی پێیوت کە ڕەچڵ هەرگیز نەڕۆشتووە. لە باوەشی گر کاتێک خوێن لەسەریەوە دەڕژا لە کاتێکدا باران دەبارێ. شنەکەی لە خەونێکدا لە خەو هەڵسا و بوو بە خۆڵەمێش. ئاو بە سەقفەوە دزەی دەکرد. بەهۆی باران و زریانێکی زۆرەوە هەردووکیان نەیانتوانی کەشتێکیان دەست بکەوێت و بڕیاریاندا لێکۆڵینەوەکان بەردەوام بکەن. پرسیاریان لە دکتۆر کۆلار کرد کە ئایا دەتوانن قسە لەگەڵ ئەو کەسانە بکەن کە لە دانیشتنی چارەسەری گروپیدان یەک بەیەک چاوپێکەوتنیان لەگەڵداکردن و یەکێکیان بەڕێز برین بوو کە پەرستارێک بوو. لە کاتێکدا لێکۆڵینەوەکە پەرەیسەن تێدی کەمێک شڕانکێز بوو. خەڵەمەکەی بەتوندی لەسەر کاغەزەکە خراپ بوو چونکە هیچ زانیاریەک لە کات برین وەرناگرێت. لە دوای ئەویش خات و کارنگ کە بە بەراورد لەگەڵ ئەوانی تر تاڕادەیەک ئاسایی بوو. پرسیاریان لەبارەی ڕەچڵ و دکتۆر شیهانەوە لێکرد بەڵام هیچ زانیاریەکی پێنەدان کە پێشتر نەیانزانی بێت. لە کاتێکدا داوای ئاوی لە چاک کرد دەفتەرەکەی دزی و شتێکی تێدا نووسی. چاک پرسیاری لە تێدی کرد کێ ئەندرۆلاتۆسە وەک چۆن تێدی پرسیاری لە هەموو نەخۆشە کرد دەربارەی ئەوە. تێدی بە چاکی وت کە ئەندرۆ کوڕی وەستایەک بوو لە شوقەکەی هاوسەرەکەی ئەوی شوقەکەی ئاگر تێبەردا. هەروەها تێدی ئاشکرای کرد کە ئەندرۆ قوتابخانەیەکی سووتاندووە و لە دووکەی شاتەر فڕەدراوە. ئەو دوانە چوونە گۆڕستانێکی جیاواز و تێدی ئەوەی ئاشکرا کرد کە خات و کارێن لە دەفتەرەکەیدا نووسیوێتی ڕابکەن. ئەم شوێنە بەڕاستی نامۆیە. ئایا بڕیار دەدەن ڕابکەن؟ کەش و هەوا خراپتر و بڕیاریاندا بۆ ساتێک لە کابینەیەکدا لە دارستانەکاندا خۆیان بشارنەوە. تێدی شەڕ و ئەو تەرمانی کە بەستبووی بیری هاتەوە. ئەو هەواڵەکانی سەدان سەربازی دوژمنیان کوشت کە خۆیان ڕادەست کرد و فیشەکیان بەسەر تاپاراندن.
پێداگری لەسەر ئەوە دەکرد کە ئەوە شەڕ نییە، ئەوان کوشتویانە. تێدی پێداگری لەسەر ئەوە دەکرد کە ئەم شوێنە دوورگەی شاتر لەسەر مێشکی زیندانیەکان تاقیکردنەوە دەکات، تاقیکردنەوە لەسەر مرۆڤەکان دەکەن. تێدی خۆی ئامادە دەکات بۆ ئەوەی تاقیکردنەوەکانی مرۆڤ ئەنجام بدات، بەڵام هاوبەشەکەی چاک دڵنیا نەبوو کە ئایا بیرۆکەیەکی زۆر باشە یاخود نە. چاک پێداگری لەسەر ئەوە کرد کە کەسانی باڵاتر لە دوورگەی شاتر بەمەبەست دەیانەوێت تێدی بێتە ئێرە. تێدی پێداگری کرد کە دەیەوێت لە دوورگەکە دابەزن. تێدی و چاک بە تزیەوە چوونە ناو کۆبوونەوەی پزیشکێک و دکتۆر کاڵەر پۆی ئاشکرا کرد کە ڕەچەڵ سۆلاندۆ دۆزراوەتەوە. چوونە ژووری ڕەچەڵ و لێیان پرسی لەکوێ بوویت، وتی کەنانی بەیانی بۆ منداڵەکانی دروست کردووە و بیری لە تێدی کردووەتەوە. و تێدی لە باوەش گرت و بە گریانەوە پێداگری کرد کە بینێژێت و وتی ئەو کێیە. دەگەڕێنەوە بۆ شوێنی کاڵەر و تێدی سەر ئێشەی توندی هەبوو ڕەنگی کاڵدار دەکەوت. هاوڕەکەی حەبی پێدا تا ئازارەکەی بوەستێنێت و جێگایەکی بۆ دابین بکات تا دیدا پشوو بدات. بینی ئەفسەرێکی بلە باڵا سەیری دەکرد. لە کاتی خەوتندا شاخەکانی بیر هاتەوە کە لە دوایین شەڕیدا لەسەریان شەڕی کردووە. پاشان ئەندرۆلایتیسی بینی کە لەسەر قەنەفەکە دانیشتووە. پاشان ڕەچەڵی بینی لەگەڵ منداڵە مردووەکانی کە هەر لەوێ لەسەر زەوی خوێناوی بوون. تێدی یەکێک لە منداڵەکانی ڕەچەڵی هەڵگرت و خستیە ناو دەریاچەکەوە، شامبەشانی ڕەچەڵێکی خوێناوی. وە کاتێک تێدی لە خەو هەڵسا، ژنەکەی بینی و پێیوت کە ئەندرۆ لە ژیاندایە. وە جارێکی تر لە خەو هەڵسا. ئێستا کە باگا هاتەوە بۆ ناوواقع، ئەو چاک چوونە دەرەوە لە خۆشخانەیەکیان بینی کە پشێو بوون. لە هەموو ئەو ئاژاوە گێڕیەدا بە دزیەوە چوونە ناو وارچی بۆ ئەوەی ئەندرۆلایتس بدۆزنەوە. چاویان بە ئەفسەرێک کەوت و گوتیان هەندێک زیندانی هەڵهاتوون. تێدی بە چاکی وت کە دەتوانێت هەست بە لایتس بکات. لە ناکاو پیاوێکی سەرڕوت دەرکەوت. بە دوایدا ڕۆشت و تێدی لە پشتەوە گرتی. تێدی مشتێکی لە پیاوە سەرڕوتەکەدا و هەوڵیدا بیخنکێنێت تا بمرێت. ئەفسەرێک گەیشتە لای و چاک یارمەتیدا بۆ ئەوەی زیندانیەکە بگەڕێنێتەوە ناو ژوورەکەی. لە کاتێکدا تێدی سەرگەردان بوو بۆ پەشی نەخۆشخانە، کوێی لە پیاوێک بوو بە ناوی لایتس بە چرپە دەیگوت. تێدی لە زیندانێکدا پیاوێکی ناسی بە ناوی جۆرج نۆیس. وە جۆرج بە تێدی وت کە بەهۆی ئەوەوە لەوەیە پێدەچوو جۆرج هاوڕێکی کۆنی تێدی بێت. جۆرج پرسیاری لە تێدی کرد کە ئایا دەتوانێت بتمانی تاوا بە چاک بکات. جۆرج هەروەها وتی کە ناتوانێت لایتس بکوژێت و لە هەمان کاتدا ڕاستیەکان ئاشکرا بکات. جارێکی تر ژنەکەی بینی و جۆرج پێی وت کە پێویستە وازی لێ بهێنێت. جۆرج بە تێدی گوت کە لایتس گواستراوەتەوە بۆ شوێنێکی تر. تێدی لەگەڵ چاک کۆبووەوە و تێدیش بەردەوام بوو لە چوون بۆ منارەکە. چاک بە تێدی گوت کە فۆرمی وەرگرتنەکەیان لە لایتسەوە هەیە کە پشتڕاستی کردەوە کە ئەو لەوەیە. پێدەچوو تێدی متمانی بە چاک نەبێت کاتێک پێداگری دەکرد لەسەر ئەوەی بەتەنیا بچێتە منارەکە. دوای ئەوەی تێدی زانی کە چوون بۆ منارەکە نزیکە لە مەحاڵ، تێدی گەڕایەوە بۆ لای چاک، بەڵام نەیدۆزیەوە. وەداتر جەستەیەکی لەژێر پەردەکاندا بینی. هەوڵیدا بچێتە خوارەوە و فۆرمی وەرگرتنەکە بگرێت کە بەهۆی بایەکەوە ڕۆشت. تەرمەکە نەما و سەدان مشکی بینی ئاگرێک داگیرساوە. لە ناو ئەشکەوتەکەدا باگرێکی داگیرساوە و ژنێکی بینی کە چەقۆیەکی بەدەستەوەیە. و ئەوە ڕەچەڵ سەلۆندۆی ڕاستەقینەیە. ئاشکراش کرد کە پزیشکە و هەرگیز منداڵی نەبووە. ئاماژەی بۆش کردووە، پرسیاری لە هەندێک باری گەورەی کردووە کە دەرمانی دەرونیان تێدایە و چۆن دوورگەکە تاقیکردنەوەکانی مرۆڤ ئەنجام دەدەن. هەروەها ئاشکرای کردووە کە دوورگەی شاتر پشکنی نەخۆشەکانیان کردووە بۆ ئەوەی دەرونیان کۆنتڕۆڵ بکەن و بۆ شتێکی گەورەتر بەکاریان بهێنن. ڕەچەڵ وتی کە ئەوان زەبر و زەنگی تێدی بەکاردێنن بۆ ئەوەی وەکشێت نیشانی بدەن و هەروەها بۆ تاقیکردنەوەکان بەکاری بهێنن. ڕەچەڵ پرسیاری لە تێدی کرد کە ئایا هیچ سەرێشەیەکت هەبووە؟ وتی بەڵێ. ئاماژەی بۆش کرد هەموو هەبوو خواردنەوەکان و تەنانەت قاوەکەش مادەی هۆشبەری تێدایە بۆ ئەوەی عەقڵی لەدەست بدات. ڕەچەڵ بە تێدی وت کە هەموو کەسێک لە دوورگەکەدا دەزانێت کە لە منارەکە نەشتەرگەری مێشک ئەنجام دەدات. تێدی ئەشکەوتەکەی بەجێهێشت و لەلایەن بەرپرسێکی دوورگەکەەوە پێشوازی لێکراو بۆ ئۆتۆمبیلەکەی پردیەوە بۆ دامەزراوەکە. گەیشتە دامەزراوەکە و چای بە دکتۆر کۆلار کەوت. وە کۆلار وتی کە پیاوێکی نەناسرا و گفتوگویەکی لەگەڵ جۆرج نۆیس کردووە. تێدی پرسیاری لە کۆلار کرد کە ئایا هاوبەشەکەی چاکی بینیوە، بەڵام دکتۆرەکە وتی کە تێدی بەتەنیا چووەتە دوورگەکە. لێرە چی دەگوزارێت؟ لە کاتێکدا تێدی لە ناو دامەزراوەکەدا سەرگەردان بوو، چای بە دکتۆر نەهرین کەوت و بینی کە دەرزیەکی بەدەستەوە بوو فشاری خستە سەر دیوارەکە و دەرزیەکەی دزی. دکتۆر نەهرین پێداگری لەسەر ئەوە دەکرد کە تێدی لە ڕووی دەرونیەوە تێک چووە. پاشان تێدی دەرزیەکەی لە دکتۆرەکەدا. تێدی چووە دەرەوە و خۆی خستە ناو ئۆتۆمبیلێکەوە. پاشان لە ناکاو خەیاڵەکانی ژنەکەی دەستیان کردەوە بە دەرکەوتن. ژنەکەی پێڕاگەیان کە پێویستە بچێتە کەشتێکەوە، بەڵام تێدی قەناعەتی بەو شتە هەبوو کە چاک لەو خانوەدایە. تێدی ئۆتۆمبیلەکەی داگیرساند و منداڵەکەی لەگەڵ هاوسەرەکەی بینی کاتێک بەڕاکردن بەرەو منارەکە ڕۆشتن. تێدی بەمەلە بەرەو منارەکە ڕۆشت.
پاسەوانێکی بەزاند و دەمانچەکەی دزی و بەپەلە هاتە پێشەوە چووە ناو منارەکە لە هەموو ژوورێکدا گەڕا و دکتۆر کۆلاری بینی کە لە ژووری سەرەوە دانیشتووە لێرە چی دەکات؟ کۆلار لە تێدی پرسی کە خەونەکانی چەندە خراپن و باسی دکتۆر سۆلاندوی بۆ کۆلار کردو کۆلاروتی کە هەمووی وەهم بووە کە هەموو ئەمانە تەنها وەهمەکەی بوو. کۆلار ئاشکرای کرد کە لە ڕاستیدا تێدی نزیکەی 2 ساڵە لێرە بووە ماوەی 2 ساڵە چارەسەری پێدەدا لە کاتی ڕوودانی ئەم ڕووداوانەدا ئایا دەتوانێت متمانە بە کۆلار بکات؟ تەنانەت کۆلار فۆرمی وەرگرتنەکەی پێشکەش بە تێدی کرد و ڕایگەیاند کە ئەو تونند و تیژە و هەموو تاوانەکانی ڕەت کردوتەوە. کۆلار 4 ناوی خستە ڕوو ئاشکرای کرد کە هەمویان تەنها لەلایەن تێدیەوە دروست کراون و تەنها خەیاڵە. هەروەها دکتۆر کۆلار ئاشکرای کردووە کە ناوی ڕاستەقینەی تێدی ئەندرۆلیدەسە و پێداگری کرد کە تێدی خودێکی تری دروست کردووە بۆ ئەوی لە تاوانەکانی ڕزگاری بێت. کۆلار ئاماژەی بۆش کردووە کە ئەو مەترسیدارترین نەخۆشیان بووە و تەنانەت لە جۆرج نۆیسیش خراپترە. پاشان لە ناکاو هاوبەشەکەی چاک هاتە ژوورەوە. تێدی کە بە تەواوی ناڕازی بوو لە چاکی پرسی تۆ کەیت؟ و چاک بە تێدی وت کە ئەو پزیشکی دەرونی سەرەکی بووە لە 2 ساڵی ڕابردوودا ئەو دکتۆر شیهانە. هەروەها کۆلار ئاشکرای کردووە کە ڕێگەیان بە تێدی داوە بۆ ماوەی 2 ڕۆژ بێسەر و شوێن بێت بۆ ئەوی ڕۆڵەکەی بەڕێوە ببات و بیگەڕێنێتەوە بۆ عەقڵیەتی خۆی. تێدی کە ئێستا وەک ئەندرۆ ئاشکرا بووە دەمانچەکەی لە کۆلار دزیوە هەڕەشەی تەقەکردنیان لێ دەکات. دەمانچەکەی ئاڕاستەی سنگی کۆلار کرد بەڵام ئەوە تەنها یاریەک بوو. کۆلار ئاشکرای کردووە کە هاوسەرەکەی تێدی منداڵەکانی خۆیانی خنکاندووە. هاوسەرەکەی بەڕاستی ڕەسەڵ سۆلاندۆ بووە ئەو کەسەی منداڵەکانی خنکاندووە و ئەو منداڵانە هی تێدی بوون. ئەندرۆ وێنەی منداڵەکانی لەدەستدا بوو جارێکی ترژنەکەی و کچەکەی بینی چونکە ئێستا بیری هاتەوە کە بەڕاستی چی بەسەر هاتووە. ڕۆژێک چووە ماڵەوە و بینی دۆلۆریس هاوسەرەکەی لە تەنیش دەریاچەکەەوە دانیشتووە ژنەکەی بەجلێکی تەڕەوە ماچی کرد و ئەندرۆشپەی سەیرە منداڵەکان لەوێ نین. پاشان بینی تەرمەکانی ناو دەریاچەکە تەرمی منداڵەکانی خۆین لە ناو دەریاچەکەدا تێنە سەرەوە هەوڵیدا زیندویان بکاتەوە. لە کاتێکدا مادەمینی دەگێڕا و لە ئازاردا دەگیریا و هاواری دەکرد. منداڵەکانی هەڵگرت و شان بەشانی یەکتر داینا چونکە نەی دەتوانی تێبگات کە چی ڕوویداوە. ژنەکەی پێداگری لەسەر ئەوە دەکرد کە بیان خاتە سەرمێزەکە بۆ ئەوی بیان کاتە بووکەڵەی خۆیان و وتی خۆشم دەوێت هەروەها وتی ئازادی بکات. پاشان ئەندرۆ تەقەی لە ژنەکەی کرد لە کاتێکدا دەگریا خوێن بەسەر جەستەیدا دەپڕژا گەڕایەوە بۆ واقع و لە خەو هەڵسا و دام بەوە دادەنێت کە ژنەکەی کوشتووە و منداڵەکانیشی کوشتووە. دانی بەوە داناوە کە ناوی ڕەسەڵ سەلاندۆی دروست کردووە. ئەندرۆ پێی وتن کە دۆلۆریسی هاوسەری وتویەتی کە مێشکی تێک چووە ئەویش تەنها پشتگوێی خستووە. کۆلار ئاماژەی بۆش کرد ئەندرۆ پێویستی بە قبوڵکردنی واقع هەیە و نەگەڕێتەوە بۆ وەهمەکانی. ئەندرۆ تاوانەکانی ئەنجامدا بەڵام هەرکە چووەتەرەوە دکتۆر شیهانی ناسی جارێکی دیکە چاکی ناسیەوە جارێکی دیکە قەناعەتی پێدەکات کە شتێک لە دوورگەی شاتردا هەڵەیە. دکتۆر شیهان ئاماژەی بە کۆلار کرد کە ئەندرۆ گەڕاوەتەوە بۆ وەهمەکانی. ئەندرۆ دوا قسەی خۆی بە دکتۆر شیهان وت کامیان خراپتر دەبوو بۆ ئەوی وەک ئەهریمەنێک بژی یان وە پیاوێکی باش بمری. پێدەچێت ئەم قسانە ئاماژە بۆ بکەن کە ئەندرۆ بەمەبەست قسەی لەگەڵ دکتۆر شیهان کردووە وەک هاوبەشەکەی چاک بۆ ئەوەی سزای لە سێدارەدانی بۆ دەربچێت. فیلمەکە بەو شێوەیە کۆتایی دێت کە ئێمە زۆر پرسیارمان بۆ دەمێنێتەوە. ئەو فیلمە بەڕاستی خەیاڵی و سەرنجڕاکێش بوو هەروەها هیوادارم بەدڵتان بوو بێت. تا ڤیدیۆیەکی تر و کاتێکی تر بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.